بله باندورا کوربندا مبسیل سرگو هرتنین ده نافچه شیروان شم ایرانی نویسکاروش رو وکاری سیاسی جدو کل گلمنده به سلاف بوده کک شیروان پیش گو هرتنین ده نافچه تخوازم گرنگی مبس 2023 داستی نافخویی ده بگرم یعنی دریزی یکم ده کوربنده ده جعالین سیاسی جواز دانشته بون وینەیەکی نزیکاهی یەکگرتن نیشان دەدا تو چاوا دەنرخینە سپاس بسم الله الرحمن الرحیم ڕاستیە من زۆر لە کۆڕبەندەکانە بەشداریم کردووە ئایا لە کوردستانیان لە عێراقیان لە دەرەوە بەڵام ئەگەر بمانەوێ وەسفی ئەم مێبسی 2023 بکەین نێودەوڵەتی بوو بەواتای وشە ئەو بابەتانێکەوە باس کران تایە ڕاستە لە هەموو دەنگەکان لە هەموو ڕەنگەکان لە زۆرینەی وڵاتەکانەوە هاتبوون کاوەن نەژادەکان ڕێگەزە جیاوازەکان بەڵام ئەو بابەتانێکەوە باس کران بابەتانێکی زۆر زیندوو بوون پەیوەندی بە بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانەوە هەبوو بەگشتی بە تایبەت ئەم کۆڕبەندە لە کاتێکا دێت ئەو جەنگەی ئیسرائیل لەسەر غەزەکەوە ئێستا هەیە ئەو کوشتارگەیەکەوە کراوە بەو شێوەیەکەوە ئەیبینین بەشێکی زۆری لە قسەکەران و پانیالێکی تایبەتیش تەنها بۆ ئەو بارودۆخەیەکەوە ئێستا هەیە لە فەڵەستین بوو ئەوە کێشەیەکە کێشەیەکی نێودەوڵەتیە ترسی ئەوەی هەیە ببێ بە جەنگی هەرێمایەتی تەنانەت ئەنی هەندێک ئاماژەکەران لەوە ئاماژیان بۆ ئەوە کرد و کارەساتێکی لێ بقومێ لەگەڵ پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق پەیوەندی ئەو گروپە چەکدارەکان مەسەلەی یەمان یان مەسەلەی ئێران سووریا هەر شوێنێکی تر بۆیە ئەو بابەتانەی کەەوە ئێستا ئۆکرانیا چین ئەوەی کەەوە باسی لێوەکرا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بە تەواوی نێودەوڵەتی بوو و هەندێکیشان زۆر زیندوو بوون بە شێوەیەکی بابەتیانە تاوتوی کرا بۆیە ئیسفادەیەکی زۆری هەبوو من قەنەعەتم هەیە ئەوانەی کەەوە لەوێ ئامادە بوون خەڵکی زۆریان لەو بابەتە یان لەو ڕائەکادیمیە زانستیانە وەرگرت ئەگەر چی پێچەوانەی یەکتریش بن ینی ئازادیەکی تەواو هەبوو یعنی سانسۆر نەبوو لە هیچ سەر هیچ دەنگێکەوە بە چ شێوەیەک ئەو تاوتوی ئەو بابەتانیان ئەو پرسانە ئەکات دەنگەکان جیاواز بوون بەڵام و توێژێکی زۆر مەدەنیانە و لەسەرخۆ و باش بوو کەک شێروان ڕێزی یەکەم دە سەرۆکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکەیەکی تین نیشتمانی کوردستان جیگەری سەرۆک وەزیری هەرێما کوردستانی کە قوبات لەگەڵ یەک و دوو دانیشتە بوون ئەو وێنەیەک چاوا بۆ هەرێما کوردستانی دەدا نرخاندناتە بن ئامادەبوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز سەرۆکی هەرێمیش ئاماژەی پێکرد من وازانم ئەوە ئاماژەیەکی زۆر باش بوو بۆ ئەو پەیوەندیەی کەوا وردە یەکێتی و پارتی ئایانەوێت دروستی بکەنەوە بۆ ئەو ئاشتەوایە من وازانم ئەگەر پەیوەندی لە دانیشتەکانی هەفتەی ڕابردوو بە شێوەیەکی ئیجابیانە نەبووایان کاریگەریەکی ئیجابی لەسەر پەیوەندیەکانی سیاسەکانی نێو هەرێمی کوردستان نەبووایە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو ئامادەبوونی ئەو لەو کۆڕبەندە و دانیشتنی لە تەنیشت سەرۆکی حکوومەت و پاشان سەرۆکی هەرێم و جێگەری سەرۆکی حکوومەت لەگەڵ نوێنەری پارتە سیاسەکانی تر ئەوە خۆی بۆ خۆی ئاماژەیەک بوو سمبولێ بوو بۆ ئەوەی کەوەڵا لەم کاتەی ئێستای ئەو کۆڕبەندە ئەنجام ئەدرێ پەیوەندیەکان باشە وەوێنەیەکی باشیشیدا بە تایبەت ئامادەبوونی کەک پاڤێڵ شتێکی باش بوو کەک شێروان تو چاوا دەبینێ یانێ کارگەری مەبس 2023 بۆکو زۆر کەسایەتیش عێراقیژی بەشداریکردن لەسەر پەیوەندیên بەغدا و هەولێری پەیوەندی بەغدا و هەولێر زۆر جار باس ئەکرێ و بە شێوەیەکی وردیش تاوتوێ ئەکرێ و خاڵیش ئەکرێتە سەر پیتەکان جەنابی ینی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ بە ڕاشکەوانە هەندێک نامەی نار چ بۆ عێراق چ بۆ لایەنە نێودەوڵەتەکان ئەمریکا یان هەر وڵاتێکی تر پەیوەندی بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە هەیە و دوێنێش پانێڵی تایبەت لەسەر ئەو بابەتە کرا ئەو بابەتانە هەر باس کراون بەڵام ئەوەی کەوا ئاماژەی پێکرا گرفتەکە هەندێکن لەوانەیە زۆرینان لە بەغاوە بێ بەڵێ هەندێک پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە چونکە ئەمیش تەڕەفێکە لە ئەو پەیوەندیە بەڵام بەشی زۆری پەیوەندی بە بەغداوە هەیە ئەوش ئەکرێ ئێمە لەم دووسێ خاڵەیە کورتی بکەینەوە خاڵی یەکەم ئەوەیە تا چەندە ئەو عەقڵەی لە بەغدا حاکمە چ دیدێکی هەیە تقریبا لە کۆڕبەندەکە زیاتر ئاماژەکان بۆ ئەوە ئەبوو ڕاستە سیستەمەکە لە عێراق فێدراڵیە بەڵام ئەو عەقڵەی مامەڵە لەگەڵ دۆستەکانە ئەکا و پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە نەک تەنها هەرێمیش
يعني هەندێک لە نوێنەرانی و پارێزگاکانی تری عێراقیش قەناعەتیان بۆ دروست بووکەوە ئەو عەقڵێتە مەرکەزەی ئێستا لە بەغدا دەوڵەی عەمیقە حاکم ئەکا ئەوە شتێکی خراپە بەشێکە لە کێشەکان. خاڵی دووەم بوونی ئەو گروپە چەکدارانەیە کەوا لە دەرەوەی دەستگاکانی دەوڵەت مامەڵاکەن ئەو گروپە چەکدارانە سەرشەیەکیان دروست کردووە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی بەغدا. خاڵی سێم بریتێ لە دادگای فیدرالی بەداخەوە بۆ ئەوەی کەوا هەمیشە ئەو ئاگر بکوژێنێتەوە ئەو زیاتر بنزینەکانە بە ئاگرەکانە بە تایبەت لەو دۆستیانەی کەەوە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوەیە. من خۆم ئاماژەم بۆ ئەوە کرد و ئێستاش ئەڵێم و لە قوربەندەکە شاوتم من ناوی دادگای فیدرالی ئەنێم لەسەر مەسئولێتی خۆم بە مەجازی ناوی لێ ئەنێم کۆمەڵگەی خواکان، چونکە ئەوان ئەو جۆرە بڕیارانە ئەیدەن هیچ کەسێک ناوێرێ پرسیاریان لێ بکات دەی لە بوونەوەرە تەنها خوا هەیە کەس نەوێرێ بڵێ بۆ ئەکەی. ئێمە دادگای فیدرالی ئەو ڕۆحی گرتووە. بۆچی گرفتێک هەیە؟ گرفتەکە بریتە لەوەی کە دادگای فیدرالی پشت ئەبەستێ بە یاساکانی ڕژێمێکی مرکزی شمولی پێش 2003 لە بڕیاردانە. زۆر هەندێک لەو بڕیارانەی پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە دەوڵەتێکی فیدراڵین، بەڵام ئەو یاسایانەی ئێستا لە بەردەستی حکوومەت دادگای فیدراالیا هەیە یاساکان مرکزین. ئەوەش بەشێکی تاوانەکە ئەکەوێتە ئەستۆی هەرێمی کوردستان بە تایبەت فراکسیۆنە کوردەکانی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق و هەروەها لە فراکسیۆنەکانی تر بەگشتی، چونکە 17 ساڵە ئێمە دەستوری عێراق دەستورێکی فیدرالی پیادە کراوە، هەتا ئێستا نەتوانراوە دا یاسای دادگای فیدرالی کە دەقێکی مادەیەکی دەستوریە و مادەیەکی فیدرالی تا ئێستا نەتوانراوە یاسای شێوازی کارکردن و پێکێنانی دادگای فیدرالی پێک بهێنرێ. ئەگەنا دادگای فیدرالی ئەوەنە دەستکراوە نیە بەو شێوێت تا ئێستا دادگای فیدرالی دژ یان بە شێوەیە کە ناگونجێ لەگەڵ دەستوری فیدرالی عێراق ئەکرێ بەمانە ئێمە بڵێن ئەم قەیرانانە لەم دوو ڕۆژەی فۆرمە ئەم کوڕمەندای دیاری کرا و ئاماژەی پێکرا بۆ ئەوەی کەوا چارەسەر بکرێت. کەک شێروان وەختێکی زۆر هەستیار لە ڕۆژلاتی ناوەڕاست شەرەک گران تەبایە جیهان لە ڕۆژلاتی ناوەڕاست تەماشە دەکە مەترسی شەرەکی بەرفەرەهشی هەیە دەمەک و سادە وەختێک و سادە فۆروما مەپس 2023 چاوات بینێ کارگەریاوێ و لەسەر پێگەها کوردستانیش فەرموو کەک شێر. نا بێگومان من قەناعەتم هەیە، یعنی ئێستا تۆ هەر وڵاتێک هەوڵ ئەداکەوا دید و بۆچوونی خۆی بگاتە ئاستێکی نێودەوڵەتی و بینێرێتە دەرەوە. طبعا ئەمەش لە ڕێگای پەیوەندیەوە ئەبێ پەیوەندی نێودەوڵەتیەکان لە هەر وڵاتێکە لە هەر پایتەختێکا ببینی ڕاستەوخۆ شێوەیە کۆربەند لەو جۆرە ئەگیرێ و لەگەڵ وڵاتان و ئەکادیمیەکانی دەرەوە ئەهێنرێ بۆ ئەوەی ڕوئیەی ئەو وڵاتە لە ڕێگەی ئەوانەوە لە ڕێگەی میدیاکانەوە بنێرێتە دەرەوە. ئەمەی هەرێمی کوردستان ڕوئیەی کوردستانی ناردە دەرەوە، یعنی دەنگی کوردستان دەنگی کوردیەکان ئەوانەی کەوا دید و بۆچوونی کوردستانیانیان هەیە بەرامبەر بە ڕووداوەکانی ناوچەکە بەرامبەر بە عێراق ئەوە لە ڕێگای ئەم کۆربەندەوە بەو شکڵە ئەچێتە دەرەوە. و وەکوتم ئەو جەنگەی کەوا ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی بە تەواوی ترساندووە ئەوش جەنگی نێوان ئەو جەنگەی ئیسرائیل دژ بە غەزەیان لەسەر غەزە و لە فەڵەستینە ئەنجامی ئەدا ئەوەی لە کۆربەندەکە باس کرا هەردوو ڕاکە هەبوون، یعنی ڕاکی ڕۆژئاوایی ئەمریکی هەبوو بە تەواوی پشتی ئیسرائیلی ئەگەر بە شەرمنانەش لەوانەیە هەندێ سەرگۆنەی بکە، ڕایەکی تر هەبوو تەواو دژ بوو ئەسڵەن قەناعەتی بەوە نەبوو کەوا ناوی فەسائلی مسلحەشی لێ بنرێ. ئەوەی کەوا ڕای هەرێمی کوردستانە لەلایەن سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت تەنانەت سیاسیەکانیش، یعنی ئەوەی کەوا قسە ئەکا لە هەرێمی کوردستان ئەوەیە کەوا عێراق خۆی لەم جەنگە بپارێزێ. ئەمە لەلایەکی تر ئێمە وەگەلی کوردستان زۆر باش هەست ئەەکەین چ ئێش و ئازارێک لەو بردومانە و حیسار خستنە سەریا هەیە بۆیە ئەبێ ئەو جەنگە ڕابگیرێ، هۆکارە مرۆییەکان بگەێنرێتە غەزە، کوردستانی بەشداری کردەوە و پاشان چارەسەرێکی کۆتایی بۆ ئەو قەیرانەدا بنرێ. ئەوش بریتە لە دوو دەوڵەتی فەڵەستین و لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل. کێک شێروان کارگەری جەنگی غەزە ناوبینی ئیسرائیل و حەماس کارگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان دەبە ئەو چاوەهات شرۆڤەکردن فەرموو کەک شێر. بێگومان یعنی هەمووی کۆدەنگن لەسەر ئەوەی کەوا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراق ئەبێ بە تایوە کە لە عێراقیش بووی واتە هەرێمی کوردستانیش بە تایبەت ئەگەر جەنگەکە تونتر بێ و فراوانتر بێ و ئاماژەکانیش ئەوە گەیانن. تەنانەت وەزیری دەرەوەی پێشووی عێراق کاک شێرزێباری بە خوێندنەوەی شخصی خۆی وتی من قەناعەتم وایە ئەم جەنگە ڕانەگیریە فراوان ئەبێ یعنی چی؟
يعني وڵاتەکانی تر لە دەرەوەی فەڵەستین بەشداریتی ئەکەن خۆی بەڕای من فراوان بۆ لە بەرەیەکەوە ئەمریکا و ڕۆژئاوا بەشێکن لەو جەنگە بەڵام مەبەست بەرەی ئەم لایە و ئەگەر فراوانیش بوو عێراق ئەبێتە بەشێک لە ئەو جەنگە هەرچەندە هەوڵ بدات خۆی لا بدا بەڵام ناتوانێتەوە خۆی لا بدا بە تایبەت ئەگەر حزب الله و لوبنان بەشداری بکەن ئیتر ئەو کاتە ڕاستەوخۆ عێراق ئەبێ بە تەرەفێک بەرامبەر بە ئەمریکا کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئابووری عێراق ئەبێ لەسەر دراوی عێراق ئەبێ و ئەو کاتە ئەکەوێتە وەزارەتی گەنجێنەی ئەمریکا خەزیێنەی ئەمریکا بەرامبەر بە عێراق ئەکەوێتە سزادان و دوور نییەکەوە هێزەکانی ئەمریکا دەستی تون بۆشێنن لەلایەکی ترەوە بە تایبەت دش بە ئەو گروپانێکەوە هێرش ئەکەنە سەر پێگە سەربازەکانیان لێرە دوور نییە یعنی سەفارەتی عێراقی ئەمریکا لە بەغا بۆ ئەوەی ئاسایشی خۆی پارێزە لە بەغا بکشێتەوە دێتە هەولێریان ئەچێتە دەرەوە بار شوێت هەرێمی کوردستانیش ئەم پرژە ئەیگرێتەوە هیچ گومانێکی تیان نییە کە ئەم پرژە ئەیگرێتەوە چونکە قاعدەی حەریر هەیە و کوردستانیش لە کۆتایە بە دراوی عێراقی مامەڵاکە سیاسەتی نێودەوە سیاسەتی دەرەوەی عێراقیش بە هەمان شێوە کەکی شێروان هەرتێ قسەکردن ئەستەک و پرسکرێکی فلستین دەبێ چارەسەر ببە دوو دەولەتی دروست ببە پرسکرێکی کورد بەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مڵەتێکی 5 میلیۆن سێدەتی یعنی بێ چارەسەری مڵەتی پرسی کوردجی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ممکنە ئاشتی پێک وەرە ممکن نییە بەڵام ئەوەی کەوا لە کۆربەندەکە ئاماژەمان پێکرد لە کاتێ بە ڕسمی قسەیەکەن بە جۆرە قسەکەن لە دەرەوەی ڕسمیات و قسەی فەرمی بە جۆرەێکی تر قسەکەن ئەوەی کەوا بۆ ئێمە گرنگە قسە فەرمیەکانە نافەرمیەکان کەڵک ناخوا چونکە دوای ئێمە ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕووی هەڵوێستی فەرمی ئەبینەوە ئەو پرسیارە زۆر جار باسی لێەوە ئەکرێ تەنانەت ڕاستەوخۆ ڕوبەڕووی بۆریس جۆنسن کرایەوە و ڕوبەڕووی هەندێکی تر لەو ڕۆژە ئاوای و ئەمریکەکان کەوا قسەیان نەکرد ڕوبەڕوویان کرایەوە ئەوان قەنەعەتێکیانە یعنی ئەگەر بە یەک ڕستە دای بڕێژم ئەوان ئەڵێن بەرژەوەندی ئێمە حکم ئەکاکەوە شێوازی پەیوەندەکەمان چۆن دابڕێژین هاڵوێستمان چی بێ بەرامبەر بە کوردستان بەرامبەر عێراق بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە فەڵەستین بەرژەوەندی ئەوان ئەلەمایەکەوە هەرێمی کوردستانیان کورد بەم شکڵا بمێنێتەوە ئەوان چارەسەرێکی ئەوتۆیان پێ نییە بۆ هەرێمی کوردستان و بۆیە ئەگەر فەڵەستین یان ئیسرائیل چارەسەر بن ئەوان هەرێمی کوردستان یان کێشەی کورد چ لە تورکیا چ لە ئێران چ لە سووریا چ لە عێراقا ئەوە تا ینی لە عێراقا هێشتا باش نەبووە ڕاستە هێشتا پێکدادان نییە بەڵامێکی بەسەڵاحەت پێکدادانێکی سیاسی ڕاستەوخۆ هەیە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەربازیەوە باسی میلیشیات کرا ئەمڕۆ بۆ نمونە بەڵام جۆرێکی تر لە هەڵسوکەوتی سەربازی هەیە هەڵسوکەوتێکی میلیشیاویە بەڵام دەستگا ئەمنیە فەرمیەکان ئەیکان نەک گروپە چەکدارەکان ئەوەی کەوا لە کەرکک بەرامبەر بە گوندە کوردیشینەکانی پارێزگای کەرکۆکە کرێ ئەوە گروپە چەکدارەکان نایکەن ئەوە بە یعنی ئۆتۆمۆبیلی سەربازی فەرمی یان کوردەکان دەرئەکەن لە گوندەکانی خۆیان ئەوەش بەشێکە لەو حاڵەتە زۆر سپاس کەک شێروان شەمێرانی ژێ دهۆکێل گەلمە